لە عیبادەتەکانتدا تەرکە نوێژ مەبە سوزدە بۆ خوا نەبەی لەولا شەوە ئەوەندە مەچۆ خەستایی نوێشکردنەوە شەو تا بانی لەسەر بەرماڵ بی خوا دەفەرمێ حەقی خۆی بدەیە ئینسانێکی میان ڕەو بە دینداریەکەتدا حتى لە قورئانەکەمانە لە سوورەتی ئەلجوموعەدا دەفەرمێت تۆی بەڕێزکە هاتی بۆ نوێژی جومعە و دوای سەلامی جومعە و زیکر و ئەوراد و پاڕانەوەکە کە لە مزگەوتە چوویتە دەرەوە پەلاماری کار و کەسابەتدەوە دەستکەوە سەر ئیش و کارەکەت ئیشێکی تێدا بکە لە مزگەوتە دامەنیشە هەتا ئێوارە لە هەندێک شوێنی دنیادا دینی توندڕەوی هەیە ئەڵێ کە ڕۆژی جومعە بوو دەبێ ئەو خەڵکە دانیشتان نوێژی عەسریش دەکا نایەڵن فەقیرە بچنە دەرەوە ئەو پەڕی نەزانین و ناتێگەیشتنە لە ئیسلامەکە خواوەی نەفەرمووە خوا دەفەرمێت جومعەکەت بکە و کار و کەسابەتیش بکە پێش نیوەڕۆ کەسابەت بکە دوای جومعەش کەسابەت بکە لە وڵاتی ئێمەدا لە وڵاتی موسڵماناندا ئەبێ ڕۆژی جومعە بەس پشووی دڵ بێ نابێ پشووی جەستە بێ هەموو شتێک دایرەیەک تعتیل بکرێ ئەبێ ڕۆژی جومعە بەس ئەم سەعاتە بین لە مزگەوت تا پشوویەک بەدڵمان بدەین دوای جومعەش دەچینەوە سەر کاروبارە ئاساییەکانی ژیانی خۆمان بە حەڵاڵی چاولێ دینێکی چەند منمیان ڕەوە ناوەڕاستی گرتووە تەرکی ڕۆژوو مەکە بەڵام هەموو ڕۆژێش بە ڕۆژوو مەبە بەهۆی ئەو ڕۆژوانەوە لە کار و کەسابەت بی لە ماڵ و منداڵ بی لە ماڵ و میوان ببی وهاش مەبە تەرکی حەج و عومرە مەکە ضروریش نییە لە زروفێکی تایبەتی وەکو ئێستادا هەموو ساڵە بڵێ حەج و عومرەش دەکەم نە ئەو سەریان تەرکیکەی نە هەموو جارێش بچی حەدێکی متەوەسط بگرە خوا یەک جار حەجی لەسەر ئینسان فەرض کردووە نەیکرد بە دوو